تووڕەبوون شتێکی ئاساییە. کەسێک قسێکی ناخۆشی پێوتویتی تۆش تووڕە بوویت ئەوە کاردانەوەی ئاساییە، بەڵام زانی کێ بێتە زیادەڕۆیکردن کاتێک کە ئیتر هەر لە ناو تووڕەیە بشیت، نان و ئەو بەو تووڕەیەوە بخۆیت، بەردەوام هەربیل لەو تووڕەیە بکەیتەوە کە خۆی هەر یەکشت بڕوویە یەکی قسەیەکی کردووە، ئێستاش تەواوی ژیانت شێوەی گرتو لەسەر ئەو قسەی کەکرا. ئیتر لە ئەنجامیەوەشە تەواوی تێڕوانینت گۆڕاوە بۆ هەموو شتەکان، تەواو هیچ شتێک باش نییە، ئیتر هیچ شتێک دڵخۆش ناکات. جاکەوای تر بێتاقەت بوویت، ئیتر واد لێ ئەو شتانێکی کە پێشتر قەت بێتاقەتیان ناکردی ئێستا ئەوانش بێتاقەت دەکەن. وردە وردە با هەموو شتە بێزارە بی. کامژ ڕوویە ئەو کاتە کەسانی چواردەوری شێوەیان لێ ئازار بچێژن، هەر بۆ زنجیری کاردانەوەکان دەست پێکات لە کۆتاییشا لە کێشەیە خۆتە بینیتەوە. ئەوە لەبەرەوەی کە تۆ زیادەڕۆیت هەبوو، زۆر ڕۆشتیت لەسەر نیگەران بوون بۆ تاکاستەوە. بۆ هەموو ئەستەکانی تری ژەرەماشت ڕۆیت، بۆ نمونە گاڵتۆگەب لەگەڵ دەوروبەر. جا گاڵتۆگەب ڕەفتارێکی ئاساییە هەنێجار بۆ دڵخۆشم بیکەیت، بەڵام ئەگەر بەردەوام گاڵتۆگەب بکەیت ئەو کاتا بێتە بێڕێزیکردن بە بەرامبەرەکەت، بە جۆرێک هیچ بابەتێ بەجددی وەرناگریت. بابەتێکی جددی باسەکرێت و تۆش دەسەکەی بە گاڵتەکردن، ئەو کاتە تۆ هەست و سۆز و پێداویستی کەسی بەرامبەر لە بەرچاو ناگریت و پشتگوێ خەی. لەنجامیشا کۆمەڵی کێشە و ناکۆکی دروستەکەی لە نێوانتانە، بەڵام هەنێ هەستی نەرێنیشان بە هەمان شێوەکو بێدەنگی. بۆ نمونە شتێکی هەڵە ڕوویاوە، کەسێک خراپێگەکە بەرامبەرت یان بە ئەندامێکی تر لە خێزانەکەت، تۆش بە خۆتەڵی ئەبێ ئارامگر بم و ئەبێ بێدەنگ بم. جا لەبەرەوەی کە بێدەنگی دڵبژاردووە، ئەو کەسێک کە خراپیەکە ئاکات بەردەوامە بێ لە خراپەکاری زیاتر، هەر بەردەوامە بێت و هەر بەردەوامە بێت، تۆش بە خۆتەڵی نانە ناخوای گەورە سەبرم تاقەکاتەوە، ئەبێ زیاتر بێدەنگ بم و زیاتر بێدەنگ بم و زیاتر بێدەنگ بم. ئیتر لە ئەنجامی و بێدەنگێتە ئێستا خراپەکاریەکە داونی پێشووتر زیادی کرد. لەم حاڵەتەیە تۆ زیادەڕۆیت کردووە. پێویستی بۆ ناکرد هاتو هاوار بکەیت، پێویست ناکات نەزان بیت، بەڵام پێویستە بە لایەنی کەمەوە ڕاستیەکە بڵێیت. لایەنی کەم بە ڕەنگی ڕەش بڵێ دەمە ڕەشە، ڕاستیەکە وەکو خۆی بڵێیت. ئەمە ئەمانەی تەواصل بالحق. باشە کاتێک کە ڕاوێژ بە یەکترەکەن دەست بە ڕاستیەوە بگرن، ڕاستی بڵێن، ڕاستیەکە وەیە. ئەگەر هەڵە و چەوتیش بوو ئەو هەڵەیە، ببوورە باوکەیجان ئەمە هەڵەیە، ببوورە دایکەیجان ئەمە هەڵەیە، ببوورە کوڕم ئەنزانم ئەمە ئازارتەیە بەڵام ئەوە هەڵەیە، ببوورە خێزانەکەم یان هاوسەرەکەم ئەوەی کە کردێ هەڵە بوو، ڕاستیەکە وەیە. پێویستە ئەمانە بوترێن. ئەگەر وانەکەیت ئەوە تۆ زیادەڕۆیت کردووە بەرامبەر بە خۆت، بەرامبەر کەسێکی تر. زیادەڕۆی چەند شێوازێک لە خۆگرێتەوە، ئەتوانم هەموو نمونانەتان بمێ لەسەرەوەی کە بە چەند شێواز زیادەڕۆی هەیە. بەڵام تۆ بۆ ژیانی ڕۆژانی خۆت پێویستە زۆر بە وریاییەوە ئەو بڕوچەندێتی هەڵبژێریت و لە خۆت بپرسی لەکوێ زیادەڕۆی یەکەم یان لە چ شتێکە هەر زۆر کەمم کردووە، سەرنجم لەسەر چ شتێک نەماوە پشتگوێم خستووە، هەتا ئەگەر بابەتەکە بێتە سەر خۆشەویستیش، چونکە شتێکێک کە پێوترێ زیادەڕۆیکردن لە خۆشویستنە کاتێک لەبارەی کەسێکەوە زۆر نیگەران بوویت. هەمیشە بیری لێکەیتەوە دایکێک گوای لێ کە زیاد لە پێویست نیگەرانی کوڕەکەی بێت. هەموو ئەوەی کە لە بیر و هۆشیاتی کوڕەکەیەتی. چیەکەیت؟ چیت خوارد؟ کەی خەوتی؟ لەسەر یشی؟ هێشتا یشەکەی؟ چیە گوزەرە؟ بەردەوام وەگەر بەردەوام بێ لەسەرەوە ئەو کاتەی تر ناتوانێت ببێتە خێزانێکی باش بۆ هاوسەرەکەی، ناتوانێت بە گوێری پێویست وەک پێشووی نوێژەکانی بکات، هەروەها ناتوانێت وەک پێشوو ئاگاداری تەندروستی خودی خۆشی بێت. ئەو ئامانگەڕانن تۆ بەسەر هەمان خاڵ کاتێک کە زۆر گرنگی دا بەلایەنێک ئەوە بە دڵنیایەوە لایەنەکانی تر فەرامۆشەکەیت. ئەوەیش زۆر قورسە بێت کە هاوسەنگەکە ڕابگریتەوە تا ئەو کێشەکە داوسەنکەیتەوە. یەکێک لە دوعاهارە پەسەندەکانی قورئان بەلامەوە کە باسی زیادەڕۆی یەکات لە ڕاستیە لە سورەتی ئالی عیمرانایە: ربنا اغفر لنا ذنوبنا وإسرافنا في أمرنا وثبت أقدامنا وانصرنا على القوم الكافرين. یەکەم شت داوا لە پەروەردگارەکەین لە گوناهەکانمان خۆش بە، دواتر داوا لە پەروەردگارەکەین کە هەر کاتێک زیادەڕۆیمان کرد بۆمان بپۆشێ. بە مانایەکی تر هەر کاتێک زیادەڕۆی یەکمان کردبێت ئەوە شتێکی تری ژیانمان بەهێز و لاسەنگ بووە، بۆیە خۆی پەروەردگار بەهێز و پتەومان بکەرەوە. هەر بۆیە وشەکانی دوای ئەوە زۆر بەهێز و مانەبەخشن و بە شێوەیەکی زۆر منطقی بەیەکەوە بەسرانەتەوە. وثبت أقدامنا، داوات لێ یەکەین پێیەکانمان بەهێز و پتە بکە، توانامان پێ ببەخشە کە دامەزراو بین، پێیەکانمان جێگیر بکە. ئەوەی کە لێرە فێریە بینەوە ئەوەیە کە زیادەڕۆی چی ئەکات، واکات ژیانت شڵەژاو بێت. لە ئاەتێکی ترا لە سورەتی یونسەوە فێرە بین کە زیادەڕۆی کێشا هێنێتە ناو ژیانتەوە. ئێستا فێریەوە بووین کە پێیەکانت جێگیر و پتە و نابن ئەگەر زیادەڕۆی لە ژیانتە هەبێت. هەر کاتێ زیادەڕۆیت هەبوو ئەوە شتێک بەسەر ژیانتایەت، دوودڵی هاتە ناو ژیانتەوە، ئێستا شڵەژە ناتە ناو ژیانتەوە، ئێستا کێشاتە ناو ژیانتەوە، ژیانی منیشەوە، و شتێک لە جێی خۆی نییە. هەست بە پێکەوە ژیان و گونجان ناکەیت، کاتێک گاوسەنگی و ئارامی هەبێ پێکەوە ژیان دروستە بێت. هەموو شتەکان لەسەر ڕێڕەوێکی ڕاست و بێکێشاڕۆن، لە ناخ و دەرەوەشتا هەست بۆ ئارامیاکەیت. کاتێکی شتەکان لە جێی خۆی نەبێت ئیتر بێزاریت، ناتوانی بەباشی بخەیت، ناتوانی هەست بە ئارامی مێشک بکەیت. ئەتوانی خودی خۆ دڵسەنگێنی کە ئایا بەدەست زیادەڕۆی و ئەناڵێنی یاننا، ئەتوانیت هەر لە ڕێگەی شێوازی بیرکردنەوەکان تا ئەو بزانیت، چونکە ئەگەر باوەڕ و بیرکردنەوەیکی بتە و بەهێز دەبێ وەلەو شوێنەی کە هەیت پارێزرا و سەلامەت بیت، ئەوە لە ڕاستیە مانای ئەوەیە کە زیادەڕۆی لە ژیانتان نییە و سڕاتەوە. لەبەرەوە ربنا اغفر لنا ذنوبنا وإسرافنا في أمرنا وثبت أقدامنا. جا ئێستا لە دوایەوەی کە پەروەردگار پێکانتی جێگیر و دامەزراو کرد، ئێستا ئیتر ئەتوانی ڕوبەڕووی هەر هێرشێک بیتەوە وانصرنا على القوم الكافرين.